ئەمە جێگای دەستشۆرەکەیە هەمووی زبڵ و پیسی و خاشاک سێرە ڕۆتۆبەیەکە سێرکە ئەمە دامان خستووە على ئەساس ئەمە تعمیرەکەشی هیچ بەس عیبارەتە لە سوبغ و ئەمەشی ئەلیکابۆنی هێناوە غێرەوەی سر نییە هەستا مو قلنا لا ما معسي وياه مو قلنا له اتعمر يلا تجي كامل تعمير انتوا كاسرين الغلا احنا راح نحيلك للمحكمه ماما بينزمين وتيلا داما خصوه هي سيرن ماي تندرستي قشتي تانية هر هموي يشي كان اميا كداما خصوه بيج مانجيك بي ماود قريه تعمير بكا اما رين مايكيش كانوا على اساس خوي هم تعميرك هم نفرش دانا الناوي بوي بحويته واتا مرزەکانی ئەوەی پێشێل کرد و ئەدرێت بە دادگای یاخود ئەدرێت بە ئێمە حالی محکەمەیەکەین ئەدرێت بە محکەمە بۆی دادگا لەبەرەوەی ئەمە یەکەم زاری نییە تەبلیغمان کردووە پێی ماوە تۆ جارە خەڵقمان بۆی دەرکرد ئەمە دووەم جارە